بەڵێ بەردام دەبین دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان وەکو تۆ لە سەرەتای پرۆگرامدا ئاماژەت بێتایەکێک لە تەورەکانی ئەمڕۆمان باس لەو ڕووداوە گرنگە دەکەین کە تەواوی میدیاکانی لە دوێنەوە تەنیوە ئەویش دەستگیرکردنی عجاجە لە ساڵی 1970 کە هەڵمەتێکی بەرفراوانی پلان بۆ داڕێژراوی بەعز دەستیان پێکرد کە تێیدا چەندین کەس ئەلفان کرد گەنجان لەلایەک پیر و گەنج و مناڵ و ژنان لەلایەکی تر گەنجان بە پاف دەبران بۆ چاڵەکانی مەرگ و هەندێکیشان بۆ زیندانەکانی نوگرە سەلمان لەوێ جەلادێک کە زۆر بە زاڵمانە ئەشکەنجەی داون زیندانی کردوون کە دەگوترێت کە ئەمە مۆتەکەی ناو زیندانەکان بووە کە هەندێک لەوانی لە ناو زیندانەکاندا لەوێ بوون بەرگەی ئەشکەنجەکانی ئەمیان نەگرتووە بەڵام خۆشبەختانە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە و لە دوێنێدا توانرا بە هاوکاری خانمی یەکەمی عێراق خاتو شانازی ئیبراهیم ئەحمەد و هەروەها نووسینگەی سەرۆک کۆماری عێراق توانرا ئەم جەلادا دەستگیر بکرێت خانمی یەکەمی عێراق هەمیشە هاوکار بووە لە سەرجەم پرسەکانیان فان هەم لە هەڵدانەوەی گۆڕەکانیان لە وەرگرتنی سامپڵی خوێنیان هاوکاریکردنی کە سوکاریان فالکراوان جا ئێمە ئەمڕۆ و توێژ لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان سمکۆ سابیر نووسەر و لێکۆڵەر لە بواری ئەنفالدا کە لە کەلارە و ڕاستەوخۆ لەگەڵمانە کاک سمکۆ سڵاو لە بێ بەیانیت باش دەستگیرکردنی عەجاج باوڵەکانی خانمی یەکەمی عێراق و نووسینگەی سەرۆک کۆماری عێراق تا چەند ڕووداوێکی مێژوویە بەڕێستان وەکو نووسەر و لێکۆڵەر بەیانیتان باش بەیانی بینێرانتان باش بێگومان ڕووداوێکی گرنگی مێژوویە و خاڵێکی وەرچەرخانە بۆ دۆسیەی تاوانی ئەنفال کە بتوانین جارێکی کە دەست پێ بکەینەوە ئەو کارانەی کە لە ڕابردووە نەمانتوانی ئەنجامی بدەین جاریشکەوە تەکان بە دۆسیەکە بدەین و هەوڵ بدەین ئەو کەلێن و بۆ شایانەی کە پەیوەندی بە تاوانی ئەنفالەوە هەیە پەیوەندی بە کۆی پرسەکەەوە هەیە پەیوەندی بە کۆی پێکاتەکەوەیە جاریشکە تێ هەڵچینەوە کاری لەسەر بکەین بێگومان هەرچەند گرتنی عەجاج بۆ خۆی تاوانێکی گەورەی مێژوویە وەکو باستان کرد بەڵام لەپاڵ ئەوەشە خەمی ترمان ماوە و گرفتی ترمان ماوە کە دیسان پەیوەندی بە تاوانی ئەنفالەوە هەیە لە پرسی گۆڕە بە کۆمەڵەکان لە پرسی تۆمەتبارانی دۆسیەکە و پرسی خەرەبووکردنەوە پرسی عەدالەتی ئینتیقالی ئەمانە هەموو با بڵێن کۆمەڵێک پرسن ئەبێ لە ڕابردووە لە داهاتووە کاری لەسەر بکرێت چونکە لە ڕابردووە فەرامۆش کراوە بەڵام دیسان ئەم پرسەکە دێتە پێشەوە ئەم وەرچەرخانە گرنگە بە دەستگیرکردنی عەجاج بەڕاستی ئەتوانم بڵێم گڕوتینێک ئەدا بە کۆی ئەو پرسانێکە لە ڕابردووە چارەسەر نەکراوە ئەبێتە فاکتەرێک بۆی ئەمە لە داهاتووە کاری لەسەر بکەینەوە تێڕوانی چکەمان بۆ دۆستیەکە هەبێ و کاری نوێ و سەر لە نوێ تێ هەڵچینەوەکو باسم کرد بێگومانەوەکو باسان کرد عەجاج لەو تاوانبارانی کە لە ساڵی هەشتاوە لە زیندانی نوگرە سەلمان هەموو ئەو پرسانەی هەموو ئەو کۆت و بەندانەی کە لە ناو تاوانەکانی جینۆسایدا بوونی هەیە بەسەر خەڵکەکە ئێمە لە نوگرە سەلمان جێبەجێ کردووە بۆیە شایانی ئەوەیە کە ئەم پرسە هەڵوەسەی لەسەر بکرێەوە یاسا هەوڵ بدا بەجددی کار لەسەر دۆزینەوەی کۆی ئەو هێڵە ترسناکانە بکە کە عەجاج پەیڕەوی کردووە هەموو ئەو دار و دەستێک کە لەگەڵ عەجاجە هاوکار بوونە بۆ ئازاردانی ئەو خەڵکی ئێمە لە نوگرە سەلمان لە برسیکردن تا مردنیە. بەڵام کاک سمکۆ وەکو جەنابەت لە قسەکان تا باست کرد کە ئەمە دەستگیرکردنی عەجاج ئەبێتە هۆیەوەی کە گڕوتینێکی زیاتر ببەخشێت بە کەسوکاری ئەنفال کراوان کە بتوانن هەوڵ بدەن کە ئەم کەسانە یاخود ئەم شەخصە کەیسی زیاتر و بابەتی زیاتری لەسەر بکرێت و دادگایی بکرێت. نووسینگەی خانمی یەکەمی عێراق داوای لە کەسوکاری ئەنفال کراوان لە زیندانە سیاسیەکان لەوانەی کە لەو کاتەیە لە ژیانە بوون و ماون داوای کردووە کە سکاڵا تۆمار بکەن. ئەم هەڵوێستانە چۆن ئەبینی جەنابەت کە نووسەر و لێکۆڵەرێکی لە بواری ئەنفالە ڕەنگە کەس وەکو جەنابەت مێژووی ئەنفال بە باشی شارەزا نەبێت و بە باشی لەو مێژووە قوڵ نەبوو بێتەوە هەوڵەکان چۆن ئەبینیت کە دراون؟ بێگومان
هەوڵێکی هەواڵگری چڕوپڕ بووە لە ڕاستیە من لێتە ناشارمە خۆشم یەکێکم ملەوانی کە لە سەرەتای پرۆسەکە ئاگام لێ بۆ وەک بەوە بەنیێنی کارەوەتا ئەمە باشتر بۆ ئێمە کە جەنابێت لە نزیکەوە ئاگاداری ئەم پرۆسەیە بووی بۆیە باشترە کە لەوە شارزان یاریمان بیتێ کە چۆن دەستکرا بە ئەنجامدانی ئەم پرۆسێش. بێگومان ئێمە ساڵانێکە سەردانی نوگرە سەلمانەکەین وە هەوڵە دێن ئەو کەسانە بدۆزینەوە کە لە با بڵێن لە تەمەنێکان کە ڕووداوەکانی نوگرە سەلمانیان لە یاد بێەوە کارکتەرەکان بناسن و خۆشببختانە کۆمەڵی خەڵکمان دۆزیوەتەوە و زانیاری تەواویان هێت تەنانە دەوان گلەیان لە ئێمە کردووە کە بۆچی ئێمە بەدرەنگەوە دەستمان بەو پرۆسەیە کردووە و دێن دوای 37 ساڵ کنە و پشکنین بۆ کۆمەڵێک زانیاریەکەین بەڵام من پێم وایە هیچ شتێک درەنگ نییە گرنگەوە کارەکە بکرێت و ئێمە لە 2 ساڵی ڕابردووە لە 2023 ئەمە سەرەداوێکمان دەستکەوتووە و ئەم ساڵ خۆشببختانە گەیشتین لە مانگی 4 گەیشتین بەو دەرەنجامی کە بەجددی ڕاستە ئەوەی کە سەبارەت بە مردنی عەجاج باسەکرێت کە من بۆ خۆم کتێبێکم لەسەر نوگرە سەلمان نووسیوە لەو کتێبە یەکێک لە شایەت حاڵەکان تاکید لەسەر مردنیە کاتەوە لەناو ئەو کاتێکە بەڵێ شایەت حاڵەکە کە لەگەڵ ئەمریکیەکان لە دادگای باڵای تاوانەکان کاری کردووە و پێی وایە عەجاج مردووە و بە نەخۆشی شێرپەنجە مردووە لە سووریا بەڵام ئەمە خودی عەجاج بوو ئەم پلانەی دانابوو و لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی بەرتیل بەخشینەوە بە دەستگا پۆلیسەکانەوە کە بۆی شوناسێکی واهمی بۆ خۆی دروستکە کە بە مردنی خۆی ڕابگەنێ بەڵام بازرگان بەڵێ بەڕێستان و کونووسەر کۆمەڵە بەرهەمی زۆرتان هەیە و کارەکانتان زۆربەی نووسینەکان و بەرهەمەکانتان لە بواری سەبارەت بە پرۆسەی ئەنفال بووە بێگومان ڕەنگە لە کاتی نووسینی ئەم کتێب و بەرهەمانەدا ڕاوێژت یاخۆت قسە و باسی دەماودەمی خەڵکت وەرگرت بێت ئەوانەی کە باڵین کە سوکاریان ئەنفالن یاخۆ ئەوانەی ڕزگاربووی ئەنفالن ئەوانەی کە لەو پرۆسەیە ڕزگاریان بۆ یاخود کە سوکاری ئەنفالن کەسیان نەبووە باز لەم چیرۆکە بکات کە ئەم شتەوانیە ڕەنگە ئەم پیاوە نەمردی بێت مابێت یاخود هیچ چیرۆکێکیان لا نەبوو سەبارەت بەم پیاوە تۆ بتوانی لە نووسینەکان تا بەکاری بێنیت. بێگومان من لە کتێبەکەمە 14 شایەت حاڵم وەرگرتووە هەر 14یان ئاماژە بە دڕندەی عەجاجەکەن و ئاماژە بە جەلادبوونی عەجاجەکەن و بەڕاستی ئاماژە بە هەموو کارە خراپەکانیەکەن یعنی بەبێ پەراوێز خستن عەجاج وەکو باسم کرد عەجاج هەموو پرەنسیبەکانی جینۆسایدی بەسەر خەڵکی ئێمە لە نوگرە سەلمان جێبەجێ کردووە لە برسیکردن لە سوکایەتی پێکردن لە دەست درێژی لە تەنانەت بە کێبڵ کوشتن هەموو ئەمانەی بەسەر خەڵکات جێبەجێ کردووە بەڕاستی بەڵام کە سوکاری قوربانیانی ئەنفال کە ژمارەیەک لە لای منە ڕەنگە ئەم ژمارەی زۆر دەقیق نەبێ بەڵام زۆر نادەقیقیش نییە سەروی 11,100 کەس لە نوگرە سەلمان گەڕاونەتەوە ئەوانەی لە بابڵێن ئەوانەی دەرباز بوون ئەوانەی بەر لێبوردنی گشتی کەوتن لە 6/9/88 ئەتوانم بڵێم لە 90 زیاتر ئەوانەی کە هاتوو بوونە بەر پەنجەرەکە و لە ناو حەوشەکە دڕندەی عەجاجیان بینیوە وەستەمکاری عەجاجیان بینیوە خەڵکانێک نەوێراون تەنانەت لە ژوورەکە دەربچن کە ڕێژەیەکی زۆر کەم بووە ئەمانە کێبڵی عەجاجیان بەرنەکەوتووە ئەجینا کۆی ئەوانەی لە نوگرە سەلمان بەداخۆ گیانیان لەدەستدا و ئەوانەی ئازاد کراون هەمویان ستەمی عەجاجیان بینیوە ئەوان کاتێک لە ساڵی 1970 ئازاد دەکرێن دوجار عەجاج تا ساڵی 90 لە بەڕێوەبەری زیندانی نوگرە سەلمانە بێ و لە 2003 ئەم پیاوە چەند شوێنێکەکە وڵاتی ئەردەنەکە ئەچێ بۆ سووریا ئەچێ بۆ تورکیا چەند وڵاتێکەکە بەڵام لەبەرەوەی لە عەشیرەتی ئەلبوناسرە هەمان تیرەی هەمان عەشیرەتی سەدامە ئەگەڕێتەوە بۆ ناو عەشیرەتەکەی خۆی و پێگەیەکی کۆمەڵایەتی گرنگی پێدەن هاوکات کەسێکی بازرگانیش بوو وەک باس دەکرێت دەوڵەمەند بوو بۆیە توانیوێتی فەیسی خۆی بگۆڕێەوە کۆمەڵک دەشتە گەری بکاوە ئەنجەویستمە ئەو پرسیارە و لێ بکەم کاک سمکۆ ویستمە ئەو پرسیارە و لێ بکەم دوێنێ لە
بڵاوبوونەوەی هەواڵی دەستگیرکردنەکە باز لەوا کرا کە چەندین نەشتەرگەری کردووە بۆ دەم و چاوی بۆ ئەوەی کە نەناسرێتەوە ئەمانە ڕاستن ینی بەڵێ بەپێ ئەو شاد حاڵانێک کە لە نزیکەوە بە دوواداچوونیان کردو وەکو باسم کرد پرۆسێکی هەواڵگریە ئەم پرۆسە هەواڵگریە لە خودی قەزای سەلمان و دەست پێەکە و تا ئەگاتە با بڵێن پارێزگای تکریت ئەمە بە کۆمەڵێک هەنگاوە هەنگاوی استخباراتی بەڕێوە چووە بەڵام کاتێک کە تاکی دەبن لە ماوەی 48 کاتژمێرە دەستگیرەکەن بێ گومان و نووسینگەی خانمی یەکەمی عێراقە کە بەخۆی با بڵێن بە میکانزمی خۆیەوە چاودێریان پرۆسەی کرد باشە جێگەی دەستخۆشیە بەڵام لەگەڵ ئەوەشە شاید حاڵەکان ئاماژە بۆەکەن کە لە هەموو ڕوێکەوە بەڵگەنامەی ساختی بەکارهێناوە کۆمەڵێک نەشتەرگەری بۆ کراوە لە چەند وڵاتێکە بۆی هەمان ئەو فەیسەی نەمێنێ کە لە ڕابردووە هەی بۆ بەو فەیسەکە وتمان باسمان کرد لە نوگرە سەلمان دەیان و سەدان تاوانی پێ ئەنجام داوە. باشە کاکسم کۆبەڕێزت باست لەوە کرد کە شاید حاڵ و توێتی کە ئەم عەجاجە بە شێرپەنجە بیعایی بۆ خۆی کردووە على ئاساس مردووە. چۆن ئەوەتان ڕاست کردەوەکە یاخود با بڵێن چه بەڵگەیەکتان پێ بوو چیتان بەرگوێکە و کە ئەم پیاوە نەمردوو تا ئێستا ماوە؟ لە ڕاستیە لەو کاتێک کە من کتێبەکەم ئەنووسی من سەرچاوەیەکم دەستکەوت ئەمریکیەکان لە کاتی دادگایکردنی دروستکردنی دادگای باڵای تاوانەکان و بە دوواداچوون بۆ تاوانەکانی سەدام بۆی بیکەن بە دۆسیەک ڕادەستی دادگای بکەن کۆمەڵێک سەرچاوە کاری لەسەر تاوانەکانی بەعس کردووە و لە ناو تاوانی ئەنفالە وردەکاریەکانی تاوانەکە بۆ نمونە قەڵای نوگرە سەلمانێکێک بۆ لەو شوێنانێکە زۆرترین تاوانی لێ ئەنجام دراوە بۆیە چەند کەسێ ڕاستپێرن و ئەچنە ناوچەکە پرسیارەکەن بەڵام ئەوکو باسم کرد پێشتر ئەم پیاوە ئیشی بۆ خۆی کردبوو و لە عێراقی جێشتە بوو لە وڵاتی سووریا بێگومان لە ڕێگەی کۆمەڵێک دەنگۆوە ئەم دەنگۆیانە ئەگا بە حکوومەتی مەرکەزیش کە گوای ئەم پیاوە مردووە تر بە هەر پرۆژەیەک بێ ئەم پیاوە توانیوێتی قەنەعەت بە دەستگا هەواڵگیریەکانی عێراق بکە کە نەماوە بەڵام دوجار هەر دیسان لە ڕێگەی هەواڵگریەوە کە زاندران پیاوە لە 2 ساڵی ڕابردووە لە وڵاتی تورکیا گەڕاوەتەوە لە سووریا گەڕاوەتەوە ئێستا لە عێراقژی وە لە ناو عەشیرەتەکەی خۆتی کەوەکە باسم کرد ئەمان عەشیرەتی سەدامی گۆڕ بە گۆڕ بووە. باش کاک سمکۆ باسێک لەوەش بکەین کە لە دوای دەستگیرکردنی کە ئێستا دەست بەسەرە و ئەم کەسە دڕندەیە یاخود ئەم کەسە تاوانبارە کە گەورەترین تاوانی ئەنجام داوە وەکو کە سوکاری ئەنفال کراوان وەکو ئەو کەسانی کە لە جەنابەت باسە کرد کە سەر و 11,000 کەس لە نوگرە سەلمان ڕزگاریان بووە بەتەمان تیمێک لە پارێزەران دروست بکەن یاخود ڕاوێژێک بە یەکتر بکەن و بتوانن ئەو زۆرترین سکاڵا تۆمار بکەن بۆ ئەوەی دادگایی بکرێت و بە سزای خۆی بگات. خۆی لە ڕاستی ئەمە خاڵی جەوهەری بابەتەکەیە پرسیارێکی گرنگە دەستان خۆش لە ڕاستیە لە چەند ڕۆژی ڕابردوو 5 کەس ڕۆیشتن بۆ پارێزگای سەماوە چکە ئێستا عەجاج لە سەماوەیە لە پارێزگای سەماوەیە 3 کەس شاید با بڵێن سکاڵیان لێوەرگیراوە کەسێک لە گەرمیان کە خات و فەزیلەیە خێزانی کەسێکە بە ناوی خولەغەدا و 2 کەسیش لە چەمچەماڵ با بڵێن وتیان لێوەرگیراوە بەڵام بەڕاستی ئەبێ ئێمە هەوڵ بدەین ڕاستە عەجاج بۆ خۆی یەکێکە لەو کەسانێک کە سکاڵای لەسەر تۆمار کراوە بەڵام ئەبێ یان بڕیاری دەستگیرکردنی دراوە بەڵام ئەبێ کۆدەنجێک بکرێت لەوانەی کە لە ژیاندا ماون یان کە سوکارەکانیان کە ئەوانەی کە هاتوونەوە چیرۆکەکانیان جێڕاوەتەوە کە عەجاج چی بەسەرهێناون تەنانەت ئەوانەی کە لە ژیانیشدا نەماون کە سوکارەکانیان ئەبێ ئەگەر بە ئیمزاکۆکردنەوە بێ ئەبێ بە واژۆکردن بێ ئەبێ نێڵن ئەم پرسە بە سیاسی کرێ ئەم ئەوەی کە کورد دەڵێت دیزە بە دەرخۆنە بەڕاستی ئێمە لە ڕابردووە زۆر تاوانبارمان بینی لەسەر ئاسی عێراق بەو شێوەی کە دەمانویست بەو شێوەیە کە یاسا دەویست سزا نەدران نەخرانە بەردەم دادگا بۆیە نابێ ئەم دۆسیە ترسناکە فەرامۆش بکرێ
یەکەم ئەوانەی لە ژیاندا ماون لە گەڕاوەکانی نوگرە سەلمان ئەوانەی کە ئازاد بوون وەکو باسم کرد ڕاستە زۆربیان ڕەنگە ئێستا نیویان لە ژیاندا نەمامن بەڵام نیوەکەی تر ڕێژەیەکی کەم نین لایانی کەم 3-4 کەس 4-5 کەسێک لە ژیاندا ماون گەڕاوەکانی نوگرە سەلمان ژن و مناڵیشی تیا بوو بۆن مناڵی تا بۆ تەمەنی یەک مانگ بگە لەوێ ئێستا تەمەنی 37 ساڵە ئەتوانێت بێ سکاڵا تۆمارکە و خەڵکێکی زۆر ماوە بۆیە نابێ ئەم دۆسیەیە فەرامۆش کرێوا بێ هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی ئیتیحادی لەسەر سیغەیەک ڕێکەون بۆی ئەم دۆسیە فەرامۆژ نەکرێت بەڕاستی چکە تاوانێکی گەورە دەرحەق بە کەسوکاری ئەنفال و ڕوحی قوربانیانەکەی نەگەر ئێمە نەتوانین ئەم دۆسیە بە ئاراستەیەکی یاسایی بەرین و ماف بۆ قوربانیان نەگەڕێنینەوە. بەڵێ دەست خۆش کاکسمکۆ سپاس بۆ تۆ سپاس بۆ سمکۆ سابیر نووسەر و لێکۆڵەر لە بواری ئەنفالدا کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمانە بوو. بەڵێ